لە ماوەی ڕابردووە خولی حوتەمی فستیڤاڵی نێودەوڵەتی هەولێر بۆ شانۆ بەڕێوەچوو کە تایە چەندین شانۆی بەپێز نمایشکرا و فستیڤاڵێکی تایبەت بوو کە چەندین ئەکتەری دیار و چەندین دەرهێنەریش لە تەواوی کوردستان و لە بەشێک لە وڵاتانی دراوسێشەوە توانیان کە بەشدار بن و چەندین نمایشی تایبەتی شتیایە بەڕێوەچوو. یەکێک لەو نمایشانەی کە بینەرێکی زۆری هەبوو و لە ئایندێکی نزیکیشا دیارە بەردەوام ئەبێت ئەوی شانۆی سرودێکە بۆ ئیکارۆس. گفتوگۆکەم لەسەر تەواوی شانۆیەکە لکە لە ڕێگەی تەلەفۆنەوە ڕاستەوخۆ بەڕێز ڕافیان نەوزاد کە جەرهێنەری ئەم شانۆیە لەگەڵمانە. کاک ڕاویار سڵاو لێ بێم کاتت باش بێ. ئەم کاتتان باش سپاس. زۆر سپاس بۆ تۆ. باسێک لە سرودێک بۆ ئیکارۆس بکەین، ناونیشانی شانۆیەکە باس لە چیەکەت؟ سرودێک بۆی کارۆز بەرهەمیزی بۆ شانوێ بە هەوکاری بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە و پەیمانگەی هونەرجوانەکانی سلێمانی بەرەم هاتووە. دەقەکە بەکارکردنی دراماتۆرجی خۆم لەسەر دەقی دوورمنی گەلی هێندێک ئەپسن بەرهەم هێنراوە. کاکێدی ئیسماعیل بلە دراماسازی یان با بڵێن دەرهێنان لەگەڵما هاوبەش بووە و نزیکی بە تقریبی 4 مانگ یان کەمتر لە 4 مانگ پرۆڤەمان بۆ کردو لە هەردوو شاری هەڵەبجە و سلێمانی و لە هەڵەبجە نمایش تەواو بوو، لە هەولێر نمایشمان کردو و ئێستا لە ئامادەکاریان بۆ نمایشی شاری سلێمانی. باشە، نمایشکردنتان سەرەتا لە شاری هەڵەبجەوە دەستی پێکرد. تا چەند گرنگ بوو ئەم نمایشە کە لەو شارەوە دەست پێ بکات و باسێک لە بینەرەکان بکەین کاردانەوەی چی بوو لە نێو خەڵکە؟ خۆی ئێمە هەر وەکو گروپەکەیان پرۆژە شانۆیەکە کە دامەزراوە لەناو شاری هەڵەبجە دامان مەزراندووە لە سەرەتاوە، ینی باڵێن لۆکیشنیدا مەزراندەکەی هەڵەبجە بووە. زۆر گرنگە و زۆر ئامانجمانە کە سەرجەم و کارانەی کە ئەنجام دەین وەکو کایەکی کللتوری بچێتە پاشخانی کللتوری شارەکەەوە کاری تا بکرێت. بۆ سرودێک بۆ ئیکارۆس بۆ ئێمە زۆر زۆر گرنگ بوو کە لە هەڵەبجەوە دەست پێ بکەین، لەبەرەوەی ئامانجبان بۆ پێیامە بگەێنین کە ڕەنگە تا ئێستا و لەم شوێنەیە و لەم کاتەیە بەتایبەتی تر کارێکی خراپ بکرێت لەسەر باگراوندی کولتوری شاری هەڵەبجە، بەڵام ئێمە ئامانجبانەوە بگەینین کە لە قوڵایی ئەم شارەیە کولتور و ئەدەب و هونەر هەمیشە زیندوو و کار ئەکەوە. بۆ ئێمە گرنگ بوو ئەم کارە لەم شارەیە دەستپێکی کردنەوەی هەڵەبجەگە، لەبەرەوەی لە حالیان لەم کاتە زەمەنی کە ئێمە لە ناوی ئاژین بەداخەوە کارێکی زۆر زۆر خراپ لەسەر ناوناوەندی کولتوری شارەکە ئەکرێت لە ڕێگەی چەند فکرێکی ڕادیکاڵ و غیرە ڕادیکاڵیش با بڵێن کاری لەسەرەکرێت. دەمە ئێمە ئەمانوێت ئەم ناوە کەمکەینەوە ئەمانەوە پەیامە بگەێنین ئۆکەی ئەمەش هەیە و بالمقابلی ئەمەشیان بوونی هەیە. خۆشبەختانە 5 ڕۆژ نمایشمان کرد و خۆشبەختانە 5 ڕۆژ سەرڕای ئەوەی کە هۆڵی نمایشەکەمان بەداخەوە زۆر زۆر نەشیا بوو، بەڵام ئێمە هەر ئامانجمان بوو ئەگەر بە تەسیەدانیش بوو بێ بە کوالیتی کارەکەی خۆمان بە کۆی بیر و ڕای ستافەکەمان ئەمە بیر و ڕامان بووە کە هەر چەندێکیش تەسیە بە کوالیتی کارەکەی خۆمان بدەین، بەڵام هەر بێ لە شارەکەیان نمایش بکەین و خۆشبەختانە نمایشمان کرد و بینەرێکی باشیشمان هەبوو بە چاو هەم ڕێژەی دانیشتوانی شارەکە هەم بە چاو نەشیاوی هۆڵەکەشمان و زۆر بەسەرکەوتوی نمایشی هەڵەبجەمان تەواو کرد. لە کاتی ئامادەسازی بۆ شانۆیەکە وا ڕێکەوت کە چەند هەفتەیەک بڵێم بەر لە یەکێک لە فستیڤالە جوانە و دیارەکان کەویش فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆیە لە شاری هەولێر، ئەمە بەڕێکەوت بوو یاخودێ و ئامادەکاریتان کرد بوو بۆ ئەوەی کە بتوانن لە نێو ئەو فستیڤالەشە نمایشی بکەن؟ ئێمە یەکێک لە شتە زۆر زۆر گرنگەکان بۆ ئێمە ئەوەیە کە کارەکان لە ڕاستە بەبێ ئامادەکردن بۆ هیچ فستیڤاڵێکیان بۆ هیچ پرۆژەیەکی دیاریکراو کارەکان ئامادەکەین. ئێمە ساڵانە کار ئەکەین خوب بوو پرۆژەی خۆمانمان هەیە و ئێستا لەم 2 ساڵی ڕابردووە کارەکانمان هەنی سنووری شارەکەشی تێپەڕانووە. ئەمانەوێ مەسەلەن بۆ نمونە نمایشی پێش ئەم نمایشەمان هەر لە شاری سلێمانی بەرهەمهێنا و هەر لە شاری سلێمانیش نمایشمان کرد. ئەم نمایشەمان ستافەکەمان لە شاری سلێمانی بوو، ستافێکمان لە شاری هەڵەبجە بۆ بەیەکەوە ئێمە هاتووینە تا ئێوە ئەوان هاتوونە تێرە پرۆڤەمان کردووە. ئۆفەری فستیڤاڵ و ئۆفەری کارەکان خۆیان هاتوونەتە بەردەستمانەوەی کە گونجاوە لەگەڵ ئایدیای کارەکەمانە و ئەوەی کە گونجاوە لەگەڵ ئەو ئەتمۆسفیرەی کە کارەکەی ئێمە خەڵقیەکات هەڵمان بژاردووە. ئەوشی کە زانیومانە ناگونجێ یاخودەوەی کە زانیومانە شوێن و پانتای شیاویان نیە بۆ کارەکەمان نەمانتوانیوە بڕۆین بەداخەوە، بۆیە ئێمە یعنی بە تایبەتی تر کارمان نەکردووە بۆ فستیڤاڵەکە ئێمە بەڕوونی بووە. ئێمە خۆمان کارمان کردووە و ئۆفەری فستیڤاڵەکە هاتۆتە بەردەستمان. زۆر باشە. گەشتکردنی ئەم شانۆیە لە بەشێک لە شارە گەورەکانی هەرێمی کوردستان تا چەند جێ دڵخۆشیە بۆ ئێوە بۆ ستافەکە و بۆ تەواوی ئەکتەرەکانی؟
خود بەڕوونی ئەمە بڵێن لە ڕاستە تا ئێستا لە هەرێمی کوردستانە ینی بە واتای شاری گەورە بوونی نییە بۆ واتایی کە دنیا بوونی هەیە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە دوو سنتەر شارمان هەیە لە کوردستانە کە زۆر گرنگن ئەوانیش هەولێر و سلەیمانی. هەولێر لە ڕووی گەشەی با بڵێن ئابووری و لە ڕووی گەشەی ژێرخانی مادیەوە پێشکەوتووە، سلەیمانیش لە ڕووی گەشەی ژێرخانی کەلتوری فەرهەنگی و زۆر پێشکەوتووە. لەبەرەوە بۆ ئێمە زۆر گرنگ بووە لەم دوو شارەیە ئەم نمایشە بکەین حتمما بۆ گەیاندنی پەیامێک پێش خۆمان بۆ دوو شارەکە ئەوەی کە زۆر گرنگە ئەمە ئەم سنترالیزمایان ئەم بیرکردنەوە سنترالیزمە لە ناوچە و شار و دەستە و تاقمەکان تێبپەڕێنین. لە ڕاستی من یەکێک لە گەورەترین و خەفتانی کە لە شاری هەولێرم خواردەوە بوو کە لەسەر ڕای ئەو گەشە گەورەی کە لە ئیمارە و بینا و جادە و ڕێگەوبانە لەو شارەی بینی تۆ گەشەی کولتوریان گەشەی هونەری گەشەیەکی زۆر کەمازانی بە چاو بەوەی کە مەسەلەن بۆ نمونە شارێکە ئەو گەشە گەورە خێرایە ئەکا لە ڕووی با بڵێن پێشکەوتنی بینیاسازیەوە بەراخەوە لە ڕووی پێشکەوتنی هونەریەوە زۆر گەشەکەی کزا و زۆر گەشەکەی نادیارە بۆ ئێمە نا بەڵکو بۆ خەڵکی هەولێر مای با بڵێن پێشکەوتنیان مای بیرکردنەوەیکی باشتر بۆ لە شانویان ئەوان خۆیان بە زمانی خۆیان بە ئێمان و تۆ کە ئێمە چەندی ساڵە شانوێکیەوە جیاوازمان نەبینەوە. بۆ ئێمە ئەمە کارێکی زۆر گرنگەوە پێگەیاندنی پەیامێکی کولتوریە بە شوێنێکی تریان بڵاوکردنەوەی فکرێکی کولتوریە بە شارێکە یان لە شوێنێکی ترا ئەگەر لە بۆحەیەکی محەدەدی شابێ. بۆ ئێمە زۆر گرنگە پایتەختەکەمان گەشەی کولتوری و هونەرەکەی گەورە بێ. ئالە ڕوانگەوە ئێمە چوینەتە ناو فستیڤاڵی نێودەوڵەتی هەولێر و بەرچاومان ڕوون بۆ کە مەسەلەن بۆ من ڕەنگە ئیش و کاری تر هەبوو بن 15 ڕۆژ یان 10 ڕۆژ پرۆڤای پێکرابێ بۆ ئەو فستیڤاڵە، بەڵام ئێمە 4 مانگ پرۆڤای خۆمان خستۆتە ئاستی ئەوان، بەڵام ئامانجەکەمان ئەوە بووە کە گەشەی کولتوری لەو شارە بەردەوام بێ. بۆ سلەیمانی من بڕۆم بەوە هەیە کە ئەبێ بیرکردنەوەیکی جدی لەم بابەتە بکرێ، ئەبێ زۆری فستیڤاڵە کولتوری فەرهەنگیەکان لەم ناوچەگەریە دێ ببڕێت و لە ڕاستیە سلەیمانی شایستەی ئەوەیە کە فستیڤاڵی کولتوری و فەرهەنگی تابێت و کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ئێمە وەکو شانۆکار، بۆ هەموو شانۆکارانی کوردستان بەبێ جیاواز. یعنی من چوومەتە هەولێر، کەرکووک، چەمچەماڵ ئەو شارانەی تر حتا چوومەتە دەرەوەی کوردستان، چوومەتە بەغدا، چوومەتە شوێنی هیچ شارێ بەقەدەر سلێمانی بوونی تحتی شیاو نییە بۆ ئەوەی فستیڤاڵێکی شانۆی تا بکرێ. بەداخەوە لە هەموو ئەو شارانەشا فستیڤاڵی شانۆی ئەکرێت و لە سلێمانی ناکرێت. یعنی ئەمە یەکێکە لە گەورەترین گرفتەکان بۆ ئێمە زۆر گرنگە و من بڕوام بەوە هەیە کە بۆ هەموو شانۆکارێک گرنگە لە سلێمانیان نمایش بکە و ئەشبێ سلێمانیش بە تایبەتیتر وەحدەی ئیداری و وەحدەی کولتوری ئەو شارە بیرێک لەوە بکاتەوە کە وەکی فستیڤاڵی فیلم بابوونی هەبێ، فستیڤاڵی میوزیک و ئەدەب بابوونی هەبێ، بەڵام لە ڕاستیە شوێنی فستیڤاڵی شانۆ شاری سلەیمانیە. یعنی ئەبێ ئەم غەدرە لە سلێمانی نەکرێت و نهێڵن ئەم غەدرە بەردەوام بێ بۆ ئەوەی سلەیمانی و شانۆ جارێکی سلێمانی و فستیڤاڵە شانۆیەکان بەیەکەوە ئاشنا بن. بەڵێ کاگراڤیار، سوپاس بۆ تۆ. دیارە سرودێک بۆ ئیکارۆس لە چەند ڕۆژی ئایندە لە شاری سلێمانی نمایشەکرێت دەگەر کات و شانەکەی بۆ بینەرانمان بخەیت سەڕۆ. ئێمە لە 27 مانگەوە هەتا وەکو ینی 27 مانگی 11 هەتا وەکو 5 مانگی 12 نمایش ئەکەین، کاتژمێر 4 ئێوارە نمایشەکەین و لە کارگەی کولتوری سلێمانیان کارگەی جگەرەی جانان نمایشەکەین و هەر بلیتی نمایشەکەمان لە هەمان شوێن دەسەکەوێت. سوپاس بۆ بەڕێز ڕاویار نەوزاد جەرهێنەر کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی. دووبارە سوپاس بۆ بەڕێز